شەڕی داعش و قەیرانی دارایی تەنها بۆ ماوەیەک توانیان کێشە ناوخۆیەکان یەکێتی لەسەر پەڕەی ڕۆژنامە و شاشەی تەلەڤیزیۆن دوور بخەنەوە. سەرباری بەردەوامی شەڕ و تونتربوونی قەیرانەکان و زیادبوونی ململانی ناوخۆیی یەکێتیش کە بانگەشەی ئەوە دەکات پڕۆژەی هەیە بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە خۆی گیرۆدەی کێشە ناوخۆیەکانی بۆتەوە. بەشێک لە سەرکردایەتیەکێتی کە هەفتەیەکە پرۆژەیەکیان بۆ چاکسازی لە حەزبەکەدا پێشکەش کردووە ئومێدیان بە کۆبوونەوەی سەرکردایەتیە. ڕەنگە ئەنجامی ئەو پرۆژەیە بڕیاری ئەو ئەندامانەی سەرکردایەتیەکێتی یەکلایی بکاتەوە کە لە کۆسەد ڕەسوڵ و بەرەم ساڵح نزیکن بەوەی کە ئاخۆ لە ناوێکێتی دەمێننەوە یان بژاردەی چوونە دەرەوەیان لە حەزبەکە تاوتوێ بکەن. چاوەڕێی ئەوەی وەزعیەکێتی چاکەین شەرت نییە دوای ئەو گروپە برادرە کە نەگەینە نەتیجە یا بە گویان نەکرایتر پشتی لێ بکەینەوە. ئێمە ئاخر محاولە ئەکەین بۆ چاکسازی. ئەگەر نەبوو اینجا بێت لە اختیارێتەکەین و ئەو ئەختیارەکە هەر بۆ یەکێتی ناو یەکێتیەوە قەت ممکنیش نییە لە یەکێتی جیابووینەوە. مینبەر بین هەر لە یەکێتیا بین. یەکیش گرتن و ئێمە بەلای خۆمانەوە یەکگرتنمان پێ باشە نەک مینبەر. نامانوێکێتی بێنە دەستی کۆمەڵێک کە نەتوانن وەک زمانی مام جەلال ئیداری بوون. ئێمە پێمان وایە ئەبێ هەمومان دەست ناو دەستی یەکەین بۆ گەورەی ئەم حیزبە و ئەم حیزبە گەورە بکەین. ئەگەر ئەم پرۆژەیە سەر بگرێت یەکێتی لەلایەن کۆسرەد ڕەسوڵ و بەرەم ساڵح جێگرانی سکرتێری گشتی و هێرۆ ئیبراهیم مەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی و بەلابەختیار بەرپرسی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی و قادر حەمەدجان و عومەر فەتاح ئەندامانی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسیەوە بەڕێوە دەبرێت تا ئەو کاتەی دەتوانن کێشە ناوخۆیەکان یەکێتی چارەسەر بکەن و کاتی بەستنی کۆنگرەی حەزبەکەیان دیاری بکەن. ئەم شەش کەسە کە بڕیارە لە ئەنجومەنێکدا بن یەکێتی بەڕێوە ببات دابەش بوون بەسەر دوو بەرەدا. کۆسرەد ڕەسوڵ و بەرهەم ساڵح و قادر حەمەدجان لە بەرەیەکن و هێرۆ ئیبراهیم مەحمەد و مەلابەختیار و عومەر فەتاحیش لە بەرەیەکی ترن. بەڵام لە ئێستادا نایەنەوێت خۆیان لەسەر ئەم بابەتە قسە بکەن. لەگەڵەوەی پرۆژەکە بە ناوی چاکسازیەوەیە بۆ ناوخۆی یەکێتی بەڵامێکێک لە ئەندامانی دەستەی دامەزرێنەری ئەم حەزبە کە ئێستا لە ناو حەزبەکەیدا بەرپرسیارەتی تری هەیە لەگەڵ ئەم پرۆژەیەدا نییە. بەزیایە ێزانم نەک یەکێتی چاک ناکە ئەوە ڕێگا حەل نییە. ڕێگا حەل ئەوەیە دانیشن کۆبوونەوەکان و ئۆرگانەکانی یەکێتی بخەنەوە سەر ڕێگای ئوسولی خۆی بڕێوە بڕوە. ئەگەر شتێک هەیە گیر و گرفتێک هەیە پێیان حەل ناکرێت خۆتوان بچن بۆ کۆنگرە بۆ پلینۆم بۆ. بەپێی زانیاریەکانی NRT ئەو ئەندامانی سەرکردایەتیەکێتی کە پرۆژەکەیان ئامادە کردووە ئێستا لە جاران سەرقاڵترن و کۆبوونەوە و سەردانەکانیان بۆ لای ئەندامانی مەکتەبی سیاسی حەزبەکەیان زیاتر بووە و هەوڵەکانیان بۆ ئەوەیە پشتیوانی بۆ پرۆژەکەیان کۆبکەنەوە. نزیکەی 40 ساڵە شەمە نەفەرەکەیەتی بە جیاوازی و ناکۆچەکانیشەوە بەڕێکەوتووە. سەرباری دایان هەوراز و نوشێوی نەوەساوە. بەڵام لەم قۆناغەدا بەرپرسە باڵاکانێکێتی خۆشیان نازانن دوای نوێزگەی وەستانی شەمە نەفەری حەزبەکەیان کوێ دەبێت. هێمن مەحموود NRT سلێمانی.